بەڵێ بەڕێزت کە فیلمت وەرجێڕاوە بۆ کوردی و کتێبیشت وەرجێڕاوە کاری فیلم وەرجێڕان ئاسانترە یاخود وەرجێڕانی کتێب؟ گومان تێدانە فیلم ئاسانترە لەبەرەوەی فیلم فەحلەکەیەکە قسەکەیەکە تۆ بەس ئەیزانی مەبەستی چییە ئەنی کە پێتەڵێت لێتس فیگرراوت یعنی تۆ لە فیلمەکەی لەناو گفتوگۆکەی حاڵی ئەمە بەستیەوەی بام کێشەی چارەسەرکەی بەڵام کتێب دەبی بەلایانی کەم لە نووسەر تێ بکەی بزانین نووسەر لە حاڵەتێ ژیایە بارودۆخیەوە چۆن بووە ئاراستی قسەکانی بۆ چێ بووە ئەم وەرجێڕانی کتێبە قوڕسترە بەلای منەوە چکە زۆر جار بۆ منە تۆ ئێستا قسەیەکەکەی قسەیەک داڕێژی دواتە سەیرەکەی ئەم قسە لەگەڵ لەو کۆمەڵگایە پێسفێرم قسەی چۆن بەکارهاتیە بەڵام ئەگەر تەمەشای ژیانی نووسەرەکەی تەمەشای حاڵی ئەو کاتی کۆمەڵگاکە کە تووشی چ نەهامەندێک تووشی چ شۆڕشێک بۆتەوە تێگەی ئەم قسەی لەو حاڵەتەیە مەبەستی چی بووە یعنی زانان و عولەمانی ئێمە هەروە بوون بۆ من ئیمام شافعی ڕەحمەتی خوا لەوێت خۆی لە نوێژە لە ئەوەی خۆیان مەزهەبی خۆیان قونوت خوێن بەڵام کاتێکەچی بۆ مزگەوتی مامۆستاکەی کە لە هەلەمە بە ئەبو حەنیفەیە لە میسرا قونوت ناخوێنە چکە حاڵەتی ئەو جیاوازە لەگەڵ حاڵەتی مامۆستا بەڕێزەکەی بۆیە من پێم وایە وەرجێڕانی کتێب قوڕسترە. بەڵێ